السلام عليكم ورحمة الله وبركاته. مسلمانانی خۆشەویستی شاری کەرکووک، ئێرە قەبرسانی گەورەی کەرکووکە. ئەو قەبرسانەیەکەوە لە ساڵی 2011ەوە لەسەر ئەرکی خێرخوازان دروست کراوە و هەتاکو ئەمڕۆ هەر مسلمانێک لە شاری کەرکووک هەر کەسێکی لێ وەفات بکات ئەیهێنن بۆ ئێرە و لێرەدا ئەینێژن بەبێ هیچ مقابلێک بێ ئەوەی کە دینارێک سەرف کات. بەڕاستی سەدەقە جاریە، کارێکی مبارەکە و خێرێکی گەورەیە. قال رسول الله صلى الله عليه وسلم: من حفر لميت قبرا وأجنه فيه أجري له من الأجر كأجر مسكن إلى يوم القيامة. واتە هەر کەسێک گۆڕێک بۆ مردوویەک هەڵکەنێ و تایە بیشارێتەوە، پاداشتەکەی وەک ئەوەیە ماڵێکی پێدا بێت تا ڕۆژی قیامەت. لە سەرەتا ئەم قەبرسانە چەند مسلمانێکی بەڕێز ئەمثالی مام کەریم و مام ئەمین و مامۆستا ڕەمەزانی بەڕێز ڕەحمەتی خوایان لێبێت بەڕاستی دەستێکی باڵایان هەبوو لە دامەزراندنی ئەم قەبرسانەدا. ئێستا وا لێرەدا پاڵیان داوەتەوە و چاوەڕێی ڕۆژی قیامەتیانە. ئەو هەوڵ و مادووبوونەی کە ئەوان دایان بەزەح نەچوو. بۆیە ئێستا بە پێویستمان زانی چەند دوێنمێک بکڕین بۆ قەبرسانەکە زیاتر گەورەی کەینەوە، لەبەرەوەی ڕۆژانە جەنازە زیات تێ بۆ قەبرسانەکەمان. ڕۆژانە بەلای کەمەوە 5 جەنازە 6 جەنازە تا 10 جەنازە تا 15 جەنازە ماش ناشۆر ئەم قەبرسانە. بۆیە ڕۆژ بە ڕۆژ قەبرسانەکەمان مەساحەکەی بچکۆلا بێتەوە. بۆیە بە پێویستمان زانی هەوڵی ئەوە بدەین مەساحەیەکی کە بکڕین بۆ ئەوەی قەبرسانەکەمان زیاتر فراوان بێتەوە، زیاتر شاری کەرکووک سوودمەند بن لی. لێرە داواکەین لە مسلمانانی خۆشەویست لە خێرخوازان هاوکاریمان بکەن بۆ ئەوەی لەم خێرە گەورەدا بەشدار بن ئینشاءالله. و داوایان لێ دەکەم پیان دەڵێم خۆشەویستان، ئێرە ماڵی حەقیقی ئێمەیە. ئەو پارەی کە خوای پەروەردگار پێتانی بەخشیوە، ئەو ماڵەی کە خوای پەروەردگار پێتانی بەخشیوە، سەرفی مەکەن بۆ قەسر و قوسوری دنیا کەوا بەڕاستی خۆشیەکانی مانەوە تایە کاتیە. بەڵام سەرفی کە بۆ ماڵە حەقیقیەکەی خۆت لێرە ئاخر مەنزڵمانە، لێرە ماڵی حەقیقی هەموو مسلمانان قەبرسانەکەیە. بۆیە هەوڵدن خۆشەویستان بۆ ماڵی کە خوای گەورە پێتانی بەخشیوە یارمەتی دەرمان بن بۆ ئەوەی بتوانین نقوستانەکانی قەبرسانەکەمان پڕەوەکەین و ئەو قەرزاریانەیش کەوا لەسەر شارمانە ئیش و کارمان تیا کردووە، مەساحەی قەبرسانەکەمان گەورەوە کردووە، بۆ ئەوەی هەموو لایەکمان ئینشاءالله بەشدار بین لەم خێرە مبارەکە، لەم کارە پیرۆزە. داواکەم لە خوای پەروەردگار ئیخلاسمان پێ بەخشێت و لێمانی وەرگرێت و ئەجر و پاداشتی هەموو ئەو خوشک و برایانە بداتەوە کەوا بەردەوام هاوکاریمانەکەوت تا ئێستایش و ئێستش هاوکاریمانەکەن. خوای گەورە هەموو لایەک موفەق و بارەکەڵڵاو فیکم.